بانیتان باش، ڕۆژێکی باش و دەستپێکی ڕۆژێکی نوێ و دەرفەتێکی نوێ ژیانکردنیش بێ بۆ هەمووتان. بەرگە و بابەتەکانی بەیانی 24 ئامادەیە بۆ هیوام کام کاتژمێرە لەگەڵمان بەردەوام بن تا بینەر و بیرسەری تەواوی ئەو بابەتە هونەری و هەمەڕەنگ و وەزانیاریانە بن کە ئێمە بۆمان ئامادە کردوون. لە سەرەتاوە هەمیشە بە هەندێکیان ئاشناتانەکەم. کۆمسیۆنی بوژانەوەی قەڵای هەولێر کە بە هاوکاری ڕێخای یونسکۆ دروستکراوە لە ڕێگەی سیستمێکی ئەلکترۆنیەوە بە زمانەکانی کوردی، عەرەبی، ئینگلیزی زانیاری دەدات بە و خەڵک و گەشتیارانەی سەردانی قەڵا دەکەن. لۆران گەنجێکی ڕۆژئاوای کوردستانە و خاوەن بەهرەیەکی هونەری جوانە. ئێستا لەگەڵ خانەوادەکەی لە کەمپی دۆمیس پەنابەرە لە دهۆک. باوکی لە منداڵیەوە پشتیوانی بووە و دەڵێت نابێت خێزانەکان ڕێگر بن لە بەهرەی منداڵەکانیان، بەڵکو دەبێت هاوکار و هاندەریان بن. هاوڵاتێکی ئوردنی 7 ساڵە خۆی بۆ پێدانی خواردن بە سەگە بێلانەکان تەرخان کردووە. ئەو هاوڵاتیە دەڵێت ئامانجی گۆڕینی تێڕوانینی کۆمەڵگەیە کە نابێت ئازاریان بدەن و بیان کوژن. لە دوای وەرزی بەهارەوەی تر فستیڤال و چالاکیە هونەریەکان زۆر چەترە بنەوە، بە تایبەت فستیڤالە بەهاریەکان وانەیە کە تایبەتن بە هونەر و جوانکاری یاخود بە ئیشی دەست یان بە ئەو کۆلێژانەی کە پەیوەستن بەو بابەتانەوە. بۆیە لە هەولێریش فستیڤالێکی تایبەت بە کۆلێژی هونەر و جوانەکان بەڕێواچێ و ماوەی 3 ڕۆژ بەردەوامە بێت. بەشێک لەو هونەرمەندانەی بەشداریان کردووە لە ڕێگەی کارە هونەرەکانیانەوە پەیامەکانیان نەگەێنن و گزارش لە بۆچوونەکانیشیانەکەن. هەر لەم فستیڤالەیە بەرهەمی 4 ساڵی خوێندنی قوتابیانی کۆلێژی هونەر جوانەکانیش لە بەشی شێوەکاری و پەیکردتاشیش دەخرێتە ڕۆ. وێنەکێشە و هەموو وێنەکانی ڕەش و سپین. ئەو زیاتر ژیانی خۆیەوە و قسانەی کە بە وشە نایڵێت بە وێنە دەکێشێت. وێنەکێشان بۆ ئەو دنیایە کە لەو ژیانی تێدا دەژی. ساتە خۆش و ناخۆشەکانی بە وێنە ئەرشیف کردووە. ئەو بابەتێککە هەڵی دەبژێرن دەبی سەرسان بی پێیانەوە، چونکە ئەگەر بێت و ئەو بابەتە بەدڵی خۆت نەبی ناتانی مەسەلەن ئەوها بە حەماسەوە کاری لەسەر بکەی. دەبی بابەتەکە لە ڕووی دەرونیتەوە بگونجێ، لە ڕووی بارودۆخی خۆتەوە بگونجێ. بابەتەکانی من زیاتر هەمووی تعبیری خۆمە، هەمووی ئەو شتانم هەڵبژاردیە کە تعبیر لە خۆم دەکا کە لەگەر کێشانی وێنەکە چیمە ناو بابەتەکەی. هەموو بابەتەکانم لەو جۆرەیە. فستیڤاڵی ساڵانەی کۆلێژی هونەرە جوانەکانە لە هەولێر پێکردتاشیش بەشێکە لە نمایشەکانی فستیڤاڵ. هەرچەندە پەیکەرتاشی نەبووەتە کللتور لە کوردستان، بەڵام قوتابیان جگە لە حەز و ئارەزوویەک وەک سەرچاوەیەکی داهات بەکاری دەهێنن دوای تەواوکردنی خوێندن. سەوانە کاری قوتابیانی قۆناغی 4 یعنی دوا قۆناغن کاری ئەبستراکتەکان تەجروبەیەکی تازەیە. هیوادارم بتوان ئەو تەجروبەیە دووبارە بکرێتەوە لە دەستگا ئەکادمیەکان لەبەرەوەی وەکو جێگرەوەی تا حەدێک جێگرەوەی بەردە. بەرد لەوانەیە قورس بێ مامەڵەکردن لەگەڵ بەرد و ئەو کەرستانێک کە پێویستە بۆ تاشینی بەرد، بەڵام فلین جێگرەوەیەکی ئاسانە و لەوانەیە 100% تا ڕادەیەک هەمان تام و چێژی بەردەکە بدات. فستیڤاڵە هونەریەکە ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێت و بەشەکانی شێوەکاری و مۆزیک و شانۆ و سینەما و پەیکەرتاشی بەشداریان تێدا کردووە و بەشێک لە هونەرمەندان لە ڕێگەی کارە هونەریەکانیان گزارشتیان لە پەیامەکانیان کردووە و نیشانیان داوە کە کارە هونەریەکان دەتوانن چیرۆک بگێڕنەوە. ڕێناز ساعالی، کوردستان 24 هەولێر.
کوردێک لە ڕێگەی وێنەکێشان بە فڵچەی ددان ئەم کووردە کاندیدە بۆ وەرگرتنی گەورەترین خەڵات بەهۆی وێنەکێشانی خۆی بە فڵچەی ددان پەنابەرێکی ڕۆژهەڵاتی کوردستان لە ماوەی 8 ساڵی دەست بەکارکردنی یاخود لە ماوەی 8 ساڵی دەست بەسەرکردنی لە کەمپی ئوسترالی کاندیدە بۆ بەدەستهێنانی باشترین خەڵاتی هونەری. مستەفا عەزیمی تەبار پەنابەرێکی ڕۆژهەڵاتی کوردستانە و ماوەی 8 ساڵە لە یەکێک لە کەمپەکانی ئوسترالیا ژیان بەسەرەبات لە ڕێگەی فڵچەی ددان یاخود فڵچەی ددانشتنەوە بە بەکارهێنانی قاوە وێنەی خۆی و دەیان کەسایەتی هونەری ئوسترالی کێشاوە و بووە جێی سەرنجی دەسەڵاتدارانی کەمپەکە. ناوبراو بە ئاژانسی هەواڵی فرانس پرێسی ڕایگەیاند لە خۆشترین کاتەکانی تەمەنی دادەژی دوای ئەوەی پێی ڕاگەاندراوە بۆ بەدەستهێنانی خەڵاتی ئەرشیبالد هونەری لە بواری وێنەی پۆرترێت سەرکەوتووە و کاندید کراوە کە لە ساڵی 1921ەوە دەبەخشرێت. مستەفا عەزیمی تەبار ڕاگەاند لە ساڵی 2014ەوە لە دوورگەی مانۆس لە ئوسترالیا ژیان بەسەرەبات سەرەتا داوا لە بەرپرسانی کەمپەکە ئاکات فڵچە و ڕەنگی پێ بدەن بە پاساوی ئەوەی نەوەک زیان بە خۆی بگەێنێت پێیان نەداوە. ئەو لە ڕێگەی خواردن و خواردنەوەکان لە وێنەکێشان بەردەوام بوو. هەروەها ڕاشیگەاند ئەو کاتەی لە ڕێگەی فڵچەی ددان شوشتن و کەمێک خاوە وێنەیەکی پۆرترێتیم کێشە هەستم کرد چرکە ساتی سەرکەوتنەوە چونکە وێنەکێشان وای لێ کردم لە کەمپەکەدا هەست بە سەقامگیری و ئارامی بکەم. لە 11 ئەم مانگەدا ئەنجامی خەڵاتەکە ڕاگەێنرێت کە بڕەکەی $100,000 ئوسترالیە و دەکاتە $71,000 ئەمریکی. هەر لەسەر بابەتێکی دیکە کەویش گەنجێکە ناوی لۆرانە گەنجێکی ڕۆژئاوای کوردستانە و خاوەنی بەهرەیەکی هونەری زۆر جوانە. ئێستا لەگەڵ خانوادەکەی لە کەمپی دۆمیز پەنابەرن لە دوهۆک ئەوان لەوێ نیشتەجێن و باوکی لە منداڵیەوە پشتیوانی بووە باسی هۆشەکە کە نابێت خێزانەکان ڕێگر بن لە بەهرەی مناڵەکانیان بەڵکۆ بێت هاوکار و هاندەریشیان بن. دلالم وای دلال دلالم وای دلال دلالم وای دلال 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 دی تەمەنێکی بچووکدا حەزا هونەریە لە جەموی پەیدا بوو و دەمێ بابی وی ئەف حەزا لە جەم کوڕێ خۆ دیتە هەر زارۆکینیاویدا پشتەڤانیاوی کرد. خوزی من تو ناس نکر بای ئەبە چەند ڕۆژ مەهاڵی بژاڕێش و خەستەرە. لۆران گەنجێکی ڕۆژئاوای کوردستانەیە. دەمێ 9 ساڵانە و ئەو ناوا کەمپێن پەنابەریەدا ئاکنجیە. نەها تەمەنی وی 17 ساڵن و ji ber vê hez û arazoya wî niha qutabiye peymangeha hunerên ciwan e li zankoya Duhokê. Da ku heza xwe bi şêwazekî akadîmî pêş bêxê. Bi tiriya demê xwe jî ez hevalê xwe re dibirînim provên muzîkê dikin. Ez teqrîben aletê toterî baş ezif dikim wekî ewdê, gîtar, saz e. و نهاجي وكم قلت بيمانجا ونرى جوانس خفيري بيانو يتكم اختصاص بيانو وقديجي مالباتا من خدانا بشتامن سروي كارمي هنري دعما مالبات بو اوي كسي خدان بهرا گره گرنگا که چه ورزش بیتن چه هنر بیتن مثلا چه شانو بیتن يعني گله گرنگا باناج بر او كسي گوبيتن مثلا بيتا تشتاك وي بال بشتاك هبيتن گوسباهي بشت او خوشی هری خزانه خوب کردن. گردن زیری لیلی شکر لیلی وای وای برشیری لیلی من دلیری وای وای گردن زیری لیلی شکر لیلی وای وای برشیری. Babê Loran jî jeniyarê sazê ye. گۆڕۆلێ وی دژیانە کوڕی ویدا gelek mezin bû. Dema piştevaniya kurê xwe kir û ew daxwaz ji hemî dayk û baban dike.
بەردەوام پشتەوانên hez û arazuyên zarokê xwe bin. هر آلتك خصم بوي إنا من حوالي خويت هنرمند جي إنا القلوي بن يعني شيرة أو بعلمين إنه براستي هر مال باتك ببينت زاروكاوي حزاوي تشيا موهباوي تشيا جركا بشتوانية بو بكن بەردەوام ناوا vê kempêda behreyên cora û cor têne dîtin. Mîna Loran goji sala 2013 ve digel malbata xwe di kempa domîsiya penaberên Rojavayê Kurdistanê de akinciya. û rewş û jiyana penaberiyê nebûne rêgîr beramber hez û behreya wî. Heverist Recep, Kurdistan 24, Kempa Domîz. گەنجانی کوردستان ئەوەندە بەهرەمەندن دەنگ ڕەنگیان دەست و پەنجیان لە هەموو لایەکەوە بێ و لە هەر چوار پارچەی کوردستانیشەوە لە هەر شوێنێکی دنیا بن ئەوان کاری هونەریەکەن یاخود ئامانجێکیان هەبێ ئەی پێکەن بۆیە هەمیشە دەنگ و سەدای ئەوان ڕەنگەداتەوە لە جیهانە لە ناوخۆدا ئەوە نمونەیەکی جوان بوو ئێستا نمونەیەکی دیکەمان لایە هونەرمەندێکی دەنگخۆش و گۆرانیەکانی زۆر زۆر خۆشن ئەو هونەرمەندە جۆزێف ئەحمەدە کە هەم خۆی هونەرمەندە و ژەنیاریشە دەنگی خۆشە بە دەنگ و سەدای گیتارەکەی ئەم بەیانی 24 جوانترە کات و ئەستۆدیۆکەمان ڕەنگینتر و خۆشترەکات بەخێر هاتی کاک ڕۆژێکی باش بۆ تۆ ڕۆژێکی باش بۆیە و کەناڵ جوانەکەتان زۆر سپاس دەسەورەکەم ڕۆژەکەی مە باش بێ مادەم تۆ گۆرانیمان بۆڵێت هیوادارم زۆر سپاس جا پێم خۆشە باسێکی خۆتمان بۆ بکەیت هەم ناساندنێکی سەرەتای خۆتمان بۆ بکەیت و دواتریش قسە بکەین لەسەر کارە هونەریەکان جۆزێف ئەحمەد لە وڵاتی ئێرانەوە لەدایک بوویمە لە شاری سۆران گەورە بووم هەر عایلەکەشم لەوێ دەژیم بەڵام من لە هەولێر بە تەنیاژم لەبەر کولیە و پیشی مۆسیقا و هونەری بەوانە خوێندکاری بزنس ئەدمنستریشنم مەرحەلە سێمە لە 2010ەوە دەستم بە کاری هونەری کردیە با بڵێن بیدایەت بەس ژەنیاری گیتار بوویمە لە 2015ەوە دەستم کرد بە گۆرانی گوتنی لەناو برادران گۆرانی مانگە گوتیان دەنگت خۆشە و بەردەوام بە دیار بەردەوام بووین و هەتا ئێستاش لە خزمەت جەنابەتی سەرکەوتوبی و بەردەوام بی لە کۆنسەرتی جیهانیشە ئینشاءالله بگەیتەوە ئاستا جا من شتێک تۆزێک ها بۆ جێی سەرساویم بۆچی جۆزێف خۆی ناوی عەسلی من یوسفە تا یوسف خۆی جۆزێف هەر جۆزێفە بەس کە هاتمە ناو چوارچێوی هونەری حەزم کرد بڕێک جیاواز بێ هەم ناوەکەش بگۆڕم مع الاحترام لۆ باپیریشم ناوەکەم نەگۆڕی بەس زمانەکەم گۆڕی هەرەوە تەکنیکێکی زۆر تایبەتت یا کردووە هەر ناوەکە خۆیەتی هیچ لێ ناکرێت زۆریش خۆشە ناودار بی ئینشەڵڵا من جارێ ئەمە دواتر قسە بکەین با گوێمان لە دەنگت بێت و گیتارەکەش لەگەڵ یاوە خۆشترە بێ ئەنجا قسەیترەکەین بەتەما حملەوەی یەکسەر گوێمان لە دەنگت بێت بەیانیە خۆشترە بۆیە تۆ بەڵێنم پێ بدە تا من بەرەو ژوان بمەوە تۆ بەڵێنم پێ بدە تا من بەرەو ژوان بمەوە بم دەیارمەچێکی تر لەو لێوە بە ژوان بمەوە بم دەیارمەچێکی تر لەو لێوە بە ژوان بمەوە
دستي لا يرزوكم هتا تيدا يهزي بيقشي دستي لا يرزوكم هتا تيدا يهزي بيقشي لم قريتها ولا باخي سينم ميوان بموالم قريتها ولا باخي سينم ميوان بموال شيخي صاين عن بوكتي داور لا إسلام ورقرا شيخي صاين عن بوكتي قاور لا إسلام ورقرا من خريك بوكتا شيخي بشيمان بموا 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 دەنگت هەر خۆش بێت سپاس. کاک جۆزێف هونەر لەگەڵ کارەکانی دیکەتە وەکو حەزە یاخود وەکو ئەرکە زیاتر وەکو حەزە چونکە بەداخەوە تاکو ئێستا بە ئاکادمی بەردەوام نەبوویمە ئەوەی هەبووە یعنی بەخۆم بوویمە هیچ کەسێک نەبووە پشتگیریم کە وەکو مامۆستایان بابرین وەکو ڕاهێنەرێک هەر بۆیش ینی وەکو حەز زیاتر بەکاربێ خۆشتر بۆ من خۆشترە ینی نەک وەکو ئیشێک بەکاری بینم باشە کەواتەم حەزاگەر بۆی بەردەوامی پێبیت و زیاتریش بەناوبانگی بکەی یاخود گەشەی پێبی چی پێویستە بۆی بکەیت ئەگەر بمێ زیاتر پەرەی پێ بدەم یان ئەگەر با بڵێن زیاتر دەرکەوم بەناوبانگتر بم سەرەتا پێویستە یعنی ستایلێکی جیاوازتر هەڵبژێرم هەبوو لەو ئێستاش هەر بەخۆشم یانی ستایلم جیاوازترە نەمویستی قەت کۆپی بکەم یان شتێکی دیکە و کەسێکیش پێویستە کە پشتگیریم کە یان ڕاهێنەر بی یان خۆت هەوڵت نەداوە بۆ ئەمەیان جارێتەنها لە حەزەکە خۆم بووە تا ئێستا یانی ڕێک نەکاتێ ڕێکیش کەت بی ئەمن ئەو مەجالم نەبووە ڕاستە بەگشتی پێویستە ئەکادمی بی تا مەسەڵەن بتوانێ بچێ ناو خەڵک کەواتە دەنگێکی خۆش و ژەنیارێکی باش پێویستی بۆیە کە زیاتر خەڵک حەزی پێەتی بەتایبەت هوەری ئێستا ڕاستە هوەرێکی زۆرمان هەیە و دەنگ خۆشمان زۆرە گۆرانی زۆرە بەڵام پێویستی بە خەڵکیش ئەتینوی دەنگی خۆشە خەڵک حەزی بە میوزیکی باشە باسی ستایلت کرد زیاتر لە چ ستایلەکە کارەکەیت خۆی مادە مۆزوعی گیتار ئەوانە هاتە گۆڕێ ئەم ستایلی پاپم بەس لە هەمان کاتیشدا ڕاکم زۆر حەز لێە ڕاک پاپ ستایلێکی زۆر جیاواز و زۆر خۆشە بەس بەداخەوە گوێگری لە کوردستان زۆر کەمە باشە تۆ هەوڵنەیەوە زیاتر گۆرانی فۆلکلۆریەکان یاخود گۆرانی کوردیەکان بیگۆڕی بۆ ستایلەیان نا لە سەر شێوازەکەی خۆی نەمێنێ بەڵام بە میوزیکی ڕۆک و پۆپ بیگونجێنیت هەر گۆرانیەک ئەگەر ئەمن با بڵێن کەڤەرم کردبییتەوە ئەگەر زانم بی خۆشترم نەگوتیا یان ئەو فۆلکلۆرە جوانم بە جوانی ڕانەگرتیان نەگوتەوە بە چەند زمان گۆرانیڵێ بە فارسی بە تورکی بە کوردیش هەردوو جارەوە ئەوە زەرەرە نییە چونکە ئێستا منیش داوای هەرسێکی و لێ یەکەم زۆر سپاس چاو خۆش بێ ئێستا گۆرانی دیکە چی حەزرە جگە لە کوردی و ئامادەیە یان فارسی خۆی کە مۆزوع تورکی دیتە گۆڕیان فارسی با یەکەم زە تورکیەکە باش سەبەبی ئەوەی کە من دەستم بە گۆرانی گوتن کرد لە هەموو بەرنامەشی باسم کردە ئەحمەد کایەوە زۆر زۆرم حەز لێە یعنی وەکو دەرمانێکی ڕۆحیە لە من ئەگەر هەر ڕۆژێک
ئەمن گوێ لەو ساتێڕا نەگرم هەستەکەم شتێکم نەخسە جوانە بەڕاستی یعنی هوەرێکی تایبەت شخصیاتێکی هوەری تایبەت و دەنگێکی تایبەت ڕاستە دەکەواتە وای گوێمان لێبێ لە تۆ Artık seninle duramam Aşkım çıkar giderim Hesabım kalsın mahşere Elimi yakar giderim Sen zahmet etme yerimden Gürültü yapmam derinden Parmaklarımın üzerinden Su gibi yakar giderim Artık sürersin bir sefa Ne cismim kaldı ne cefa Şikayet etmem bu defa Düşümü sıkar giderim Bozar mı sandın acılar Belaya atlar giderim Kurşun gibi Mozar gibi Dağ gibi patlar giderim Bozar mı sandın acılar Belaya atlar giderim Kurşun gibi Mozar gibi Dağ gibi patlar giderim Kaybetsen bile her şeyi Bu aşkı yırtar giderim Sensice olmaz gidişim Kapayı çarpar giderim Sana yazdım şarkıyı Sazımdan söker giderim Ben ağlayamam ne varsa Yerine koyar giderim Ezdirmem sana kendimi Gövdemi yakar giderim Beddua etmem üzülme Kafama sıkar giderim Ezdirmem sana kendimi Gövdemi yakar giderim Beddua etmem üzülme Kafama sıkar giderim دەنگی تەرخۆش بێ من ئەڵێم مسۆگەر ئەحمەدکە زیندووە دەنگی هەتا تۆ بمێنی هەر زیندووە بێ کەس پێی وتوی زۆر دەڵێن دەنگم ئەوتر دەنگی مسۆگەرە تاو نامرێت بەهۆی تۆ زۆر سپاس دەنگت هەر خۆش بێ من ڕاستێکی حەز ناکەم هیچ بڵێم حەزەکەم هەرگوێم لە تۆ بێ بێگومان بینەرانیش زیاتر حەزەکەن ئەگەر ماندوو نەبوویت ماندوو نابی ماشەڵا گەنجی ئێمە زۆر باشە بەیانیە و ئەکتیڤە پێم خۆشە کوردیمان گوێ لێ بوو تورکیشمان گوێ لێ بوو جاگەم لە گۆرانە فارسیەکانی شێگرتۆ زۆر خۆشە چاوت خۆش بێ ببوورە ماندوو تێ زۆر احتیاط پاییز یعنی یک غم دیگه یعنی یه سال مبهم دیگه من از همون
از که رفتی کلن شدم یک آدم دیگه. با اولین برگی که میریزه دلتنگی های من شروع میشه جوری تنم میلرزه که یک شهر با موج سرما روبرو میشه. منو زخمی رها کردی ببین با من چه کردی. خلاصم کن همین حالا یه قرار برنگردی. با اولین برگی که میریزه انگار که تو قطبین خونه، از بعد اون پاییز یک عمره هر روز این خونه زمستونه. راحت نمیتونم بفهمونم حس کردن این درد یعنی چی. یک روز تنهاشی بهت میگم تنهای یک مرد یعنی چی. منو زخمی رها کردی ببین با من چه کردی. خلاصم کن همین حالا اگه قرار برنگردی. کاک جۆزێف غەدر لە گوێگرەکانە ماکە باشە؟ غەدریان لێ مەکە ئیتر کلیپ و گۆرانیەکانە گوناحتەگە ئەگەر بەیان بڵاو نەکەیتەوە. سەرکەوتوو بی هاوکاران وتیان گۆرانی فارسی زۆر خۆشەڵێت، گۆرانی کوردی بزەبێت هەمووی نازانین کامیان جیا بکەینەوە. بەس حەزەکەم بزانم تایبەتترین گۆرانیت کامەیە و بۆ کێشەوتووە؟ پرسیارێکی فزوڵ. وەڵڵی نە زۆر احتیاطی. ئەو سێ گۆرانیە گوتم هەر سێکی تایبەت بوو. زۆر سوپاس. ئەوەی دووەمی بالا ئەحمەد کایەوە دەست بکەم. بەخۆم زۆرم حەزەیە ئەو هەر بیدات باسم کرد. ڕاست. ئایان دووبارە لە بەرنامەک ئەو گۆرانیم گۆ بەڵزانم ئێستا تەماشاشم دەکە بابمە. تەمەن درێژ بێ و وا بۆت بهێڵێ ئینشەڵڵا. ئاین لە بەرنامەی ئەو گۆرانیم گۆ ئیدی بڵاو بووە ئەمیش کاتم کرد ئەو مەقتای کە ئەحمەد کە یعنی ئەو گۆرانیم کەڤەر کردەوە بڵاوم کردەوە. ئیدی لە مارێ داوان کرد بنێرە و فلانەوانە دوایە خوشکم ڤیدیۆکی لە باوم گرت بۆ هاوپاڵیدا بۆ موبایل ینی موبایلی پێ کرد بوو ساڵتی من باینن ئەو گۆرانی زۆر هەستێکی خۆش بوو ینی بەڕاست تەسەوڕ نەدەکرد بابم ببیتە گوێگری من. ئیدی ئەو گۆرانیە زۆر تایبەتتر بوو لەم ینی چەند خۆش بوو خۆشتر بوو. خوا بۆت بهێڵە ئینشەڵڵا هەمیشە پاڵپشتێکی باش بێ بۆت هەڵبەت ئەو هێزێکی گەورەیە لە پشت هەموو کارێکتەوە. ئەوش لەبیر نەکەم ئیدی مۆزۆ هەر بۆ ئایلی گۆرانێک شەی داکەم زۆر حەزیرەیە کورمانجیە. ئیدی ئەگەر فورسەت بیتنەوەیش زۆرمان پێ خۆشە بێ خۆشحاڵە بین و سڵاو بۆ دایکیشە. جاره dünlerinde ezdi saçta hezbek ne poşmanımca eşkate du jare kal tuju bir nakın jare dünlerinde ezdi saçta hezbek ne poşmanımca eşkate du jare kal tuju bir nakın oy peryamım
Herkesi heye periyek Periyam yekap tene خيال ودسمه او نبستونمه او نبستونمه هر کسی هیه پریک پریم یکاب تنه خیال ودسمه او نبستونمه او نبستونمه چما تو من دلیزی تدلمن چمن دزی دور کتی بری بخوره پریامن جان بتره چما تو من دلیزی تدلمن جمن دزی دور کتی بری بخوره پریامن جان بتره هوی پریام هوی پریام هر کسی هیه پریک پریام یکاب تنه خیال ودسمه او نبستونمه او نبستونمه هر کسی هیه پریک پریام یکاب تنه خیال ودسمه او نبستونمه او نبستونمه زۆر زۆر سپاس دەنگت هەر خۆش بێ هەرچەنە کات زۆر زۆڕوە پێمان خۆشە زیاتر گوێمان لە دەنگت بێ بە منیان و دیانیها ئەوەندە گۆرانی بەڵام ئەیکەم بە دەرفەت ئەگەر کۆتا گۆرانیشم پێشکەشکەین جامێ کۆتایی پێبێنم باو جارێ داواکاری جەنابی کوردی تورکی فارسی چیان حەز وڵی هەمووی خۆشە نازانم ئەوەی خۆت ئامادەت کردووە هەڵا ئەوتەنم گۆرانی ئامادە ناکەم ئەوەی حەزم ئەوەی بە مێشکمدا بە سەرچاو شتێکم بە مێشکدا تەواو ئێمە پێمان خۆشە گوێمان لە گۆرانێ بێ کە خۆت پێشکەشمان بکەی بە کورتی بێ باش hem de naheni dünya kham bkhur amaneti hatuyde be sobro خوب taybati rojani piri başa خوب giri pagosha giri hem de naheni dünya kham bkhur امانتی ها توی دبه صبروی خوب تایبتی روشنی پیری باش خوب گری بگوش گیری ببه خمی بشی ببه خمی بمرا گوشه تاریکی میخانه بگیرم ببه خمی بشی ببه خمی بمرا گوشه تاریکی میخانه صوفی بسیتی راستی مپوش ورا لگل من پیکک بنوشا اربولا مسرaya Gloşeyrishet çile dernay Sofi basiyeti Rasti mapoş Barala gelmen pikek Bnoşayer bol
مەزرایە کلۆشەی ڕیشت چی لێ دەرنایە بەبێ خەمی بژی بەبێ خەمی بمرا گۆشەی تاریکی مەیخانە بکە لا 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 دەست و دەنگت خۆش بێ و هەمیشە سەرکەوتوو بی ئینشاءڵڵا ئایندەت زۆر گەشت و ڕوو نەبێت کاک جۆزێف ئەحمەد زۆر خۆشحاڵ بووینم بەیانیە کە ستۆدیۆت گەشتاوە کرد زۆر سپاس. لە سەرەتای پرۆگرام ئاماژەم بە بابەتێک کرد کە کۆمسیۆنی بوژانەوەی قەڵای هەولێر کە بە هاوکاری ڕێکخراوی یونسکۆ دروست کراوە ئەم کۆمسیۆنە لە ڕێگەی سیستمێکی ئەلکترۆنیەوە بە زمانەکانی کوردی و عەرەبی و ئینگلیزیش بە هەر سێ زمانەکە زانیاری دەدات بەو کە خەڵکو و گەشتیارانەی کە سەردانی قەڵای هەولێرەکەن و بەڕێوەبەری کۆمسیۆنی بوژانەوەی قەڵای هەولێریش کردنەوەی ئەم سەنتەرە بە پێویستە زانێت چونکە ڕۆژانە بەشێکی زۆری هاوڵاتیان و گەشتیاران سەردانی قەڵا دەکەن و پێویستیان بەوەیە کە زانیاری تەواو لەسەری بزانن. سنتەری ناساندنی مێژووی قەڵای هەولێرە کاریان لەسەر دیزاینکردنەوەی شێوازە مێژوویەکەی قەڵاکە کردووە بە جۆرێک کە تێگەشتن لە یاسان بێت بۆ پێدانی زانیاری بەو کەسانەی سەردانی قەڵای هەولێر دەکەن. جونەید بەڕێوبەری کەلتوریا لە ڕێکخراوی نێودەوڵەتی یونسکۆ ئەو زانیاری دەربارەی مێژوو چیرۆک و خێزانانەی لە قەڵای هەولێر ژیاون هەیە. لە ڕێگەی سیستمێکی ئەلکترۆنیەوە نیشانم بدات کە چەند خێزان لەسەر ئەم قەڵایە ژیاون و تەنانەت شوێنەکەش دەست نیشان دەکات. لەم چوارچەوەیەدا یونسکۆ خۆشحاڵە وەڵامی داواکاریەکەی حکوومەتی هەرێمی کوردستان دەداتەوە. چەند قۆناغێکی پرۆژەکە لەلایەن یەکێتی ئەوروپاوە پارەی بۆ تەرخان کراوە. ئامانج لێی ڕەخساندنی هەلی کارە لە سەنتەری ناساندن و پەرەپێدان و نوێکردنەوەی قەڵای هەولێر و شوێنە مێژوویەکانی ناوی. دیزاینکردن ئەلکترۆنیەکەی قەڵای هەولێر سێڕەهەندیە و دەتگەڕێنێتەوە بۆ سەردەمەی گەڕەک و کۆڵانەکانی قەڵاکە جممەیان دەهات لە خەڵکی. کۆمیسیۆنی بوژانەوەی قەڵای هەولێر کردنەوەی ئەم سەنتەرە بە پێویست دەزانێت چونکە ڕۆژانە بەشێکی زۆری هاوڵاتیان و گەشتیاران سەردانین قەڵای هەولێر دەکەن. گەشتیار پێشتر داهات نەیدەزانی لە مێژووی ئێرە چۆنە چۆن نییە ئێستا لێرە بە هۆی ئەو دەستگایانێک کە لێرە دانرایە دەتوانی ئاشنایی تەواوی مێژووی قەڵای هەولێر و شاری هەولێر و پێکەوە ژیانی شاری هەولێر و وەکو باسم کرد بە سێ زمان ئینگلیزی و عەرەبی و کوردیە واتە هیچ گرفتێکمان نابی لە ئاشناییکردنی مێژووی قەڵای هەولێر بۆ گەشتیاران. ئەم سەنتەرە لەلایەن کۆمیسیۆنی بوژانەوەی قەڵای هەولێر بە هاوکاری ڕێکخراوی یونسکۆ دروست کراوە کەوتوتە ناوەڕاستی قەڵای هەولێر و بە شێوازێکی ئەلکترۆنی مێژوو و چۆنیەتی ژیانی مرۆڤ و ئەو خێزانانە نیشان دەدات و مێژووەکە ڕوون دەکاتەوە بۆ کەسانەی کە پرسیار دەربارەی دەکەن بە زمانەکانی کوردی عەرەبی و ئینگلیزی زانیاری دەدات بەو خەڵکو و گەشتیارانەی سەردانی قەڵای هەولێر دەکەن. شەیمە بایس کوردستان 24 هەولێر. هەر سەبارەت بەو بابەتە یاخود بەکردنەوەی ئەو کۆمسیۆنە بۆ قەڵای هەولێر و تەواوی ئەو زانیاریانە بە هەر سێ زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی ئێمە میوانداری نهات قۆچەمان کردووە کە بەڕێوەبەری کۆمسیۆنی بوژانەوەی قەڵای هەولێرە و ڕاستەوخۆ لەسەر قەڵاوە لەگەڵمان دەبێت بانیت باش کاک نهات ڕۆژێکی باش بۆ ئێوە. پێم خۆشە لە زاری تۆ گوێمان لێبێت ئەم یاخود ئەم زانیاریانە تەواوی ئەم معلوماتانەی کە هەیە لەسەر قەڵای هەولێر ماوەی چەندێکە سەرقاڵن و هاوڵاتیان چۆنە توانن سوودمەند بن لی. لە ڕاستیدا ئەو سنتەرە دەمێک بوو چەند ساڵ بوو تەواو بوو بەڵام بوار نەبوو بۆ ئەوەی سنتەرەکە بکەینەوە لەبەر کەمی بودجە لە کاتی خۆی و شەڕی داعش دوای پەتای کۆڕۆنا شوای کرد کە هاتوچۆ لەسەر قەڵانەبی و لە چەند هەفتەیەکی ڕابردوو داواتە لە هەفتەی سێی ئەو ساڵەدا سنتەرەکە ئامادەکرا بە تەواوی چکە دووبارە داتاکان تازە کرانەوە
بە هاوکاری یونسکۆ و لە هەفتەی ئازار وەکو باسم کرد سنتەرەکە کراوە لە ڕووی گەشتیارانەوە بۆ ئەوەی ئاشنایی و مێژووی قەڵا و مێژووی هەولێر و چۆنیەتی ژیان لە قەڵا بۆ گەشتیاران ڕوون کاتەوە وەکو جەنابیشتان باستان کرد بە سێ زمانی کوردی و ئینگلیزی و عەرەبی. بەڵێ کاک نهات ئایا بە شێوەی ئەپلیکیشن تا ئێستانەتان کردووە کە وەکو ڕێبەریەک بێت لە سنتەرەکەەوە کەسێک یاخود پێشۆی گەشتیارەکە یاخود هاوڵاتیەکە بێت سێرچێک کات لەسەری یاخود بیدۆزێتەوە چۆنە؟ تاکو ئێستا بەو شێوازە نەکراوە بەڵام ئێستا خەریکین ئەپلیکیشنێک ساز بکەین و هەندێک برادر کار لەسەر ئەو شتە دەکەن بۆ ئەوی گەشتیار پێشەوەی بێتە قەڵا هەندێک زانیاری لەبەر دەستبی و لەبەر چاوی بۆ ئەوی کە دێتە قەڵا شوێنەکان یەک دەستنیشان بکرێ بە ئازادی خۆی بتوانانی شوێنەکان ببینتەوە بە تایبەتی ئەو مۆزەخانانەی کە لە سەر قەڵا هەیە بتوانانی بە ئاسانی بیدۆستەوە. بەڵێ کاک نهات گرنگی ئەم سنتەرە بۆ گەشتیاری بیانی چییە بێت؟ ئایا ئێوە چۆن ئەتوانن هاوکاریان بن یاخود لە سنتەرەکەەوە چی پێشکەشەکرێت بەوان؟ خۆی گرنگی ئەو سنتەرە تەنها بۆ بیانی نییە لە ڕاستیدا زۆر لە خەڵکی خۆمان لە شارەکانی کوردستان و هەتا ئەوانەی کە ئێستا نەوەی نوێی ئەو گەلا ئاشنایی نییە لە قەڵای هەولێر و مێژووی قەڵای هەولێر نازانی و پێکەوە ژیانی قەڵای هەولێر نازانی بۆیە بۆ هەمووان گرنگە جگە لە گەشتیاران. ڕاستی ئەو دەستگایانەی کە دانرا لەوێ دەروە ئەو داتیانێک کە لەوێ کۆکرایتەوە ساڵەهای ساڵ ئیشی لەسەرکراوە لێرە چەند نوێنەرمان هەبووە چەند خەڵکمان هەبووە هەرسەر بە کۆمسیۆنەکە بەشێکی تایبەتیمانەوە بۆ کۆکردنەوەی ئەو زانیاریانە لەسەر قەڵا هەبووە لەسەر پێکەوە ژیان هەبووە چۆنیەتی ژیان بووە گەشتیار کە دێتە ئێرە وەکو باسم کرد بە سێ زمان زۆر بە ئاسانی دەتوانی لەسەر مێژووی قەڵا و لەسەر مێژووی هەولێر زانی کاتەوە بە داتاشۆ و ژووری تایبەتە بێگومان هەر ژوورێک تایبەتە بە بەشێکی ژیانی قەڵا و مێژووی قەڵا و کولتوری قەڵا بەشی مۆسیقایە مەسەن پێشتر لە ساڵانی چلەکان و پەنجەکان و هەفتەیەکان کە ئەگلەنجە دەکرا چ گۆرانیەک دەگوترا ئەوان هەموو بە شێوەیەکی زۆر جوان بۆ گەشتیاران ئامادەکراوە پێویست ناکە ڕاستە ڕێبەری گەشتیاریشمان هەیە بەڵام خۆی دایرێکت یەکسەر دەتوانێت ئەو زانیاریانە وەرگریتن بێ کێشە چووکە بە هەر سێ زمان ئەوە کراوە وەکو باسی من ڕێبەری گەشتیاریشمانەی هەر کاتێک کە پێویستیان بە پرسیاری ویان پرسیار و وەڵام هەبوو ئامادەنە بۆ ڕوونکردنەوە و زانیاریدا. بەڵێ بەڕێز نهات سنتەرەکە چ کاتێک بەردەوامەیە خود بە شوەیەکی ئۆتۆماتیکی خۆی لەسەر داتاشۆکە ئەم زانیاریانەی هەیە یاخود ئەگەر کەسێک داواکار بێت ئەو کات ئێوە هاوکاریەکەن و تەواوی ئەو زانیاریانەی بۆ ڕوونەکەنەوە؟ سنتەرەکە ڕۆژانە هەیە لە سعات 9 بەیانی هەتا ئێوارە سعات 6 وەکو باسم کرد سنتەرەکە پێویستی بەوە ناکە خەڵک بۆ گەشتیاران شت ڕوونکاتەوە بەڵام سەرڕای ئەوەش ئەگەر گەشتیارێک ویستی پرسیاری هەبوو خەڵکمان لەوێ هەیە کە ئامادەنە و زانیاری تەواویان لەسەر قەڵای هەولێر و سنتەرەکەش هەیە بۆیان ڕوون دەکەنەوە. باشە هەماهەنگی ئێوە چۆنە لەگەڵ ڕێکخراوی یونسکۆ بە تایبەت بۆ ئەپدەیتکردنی ئەم سنتەرەوە تەواوی زانیاریەکان؟ ئێمە بەبەردەوام دانوستاندنمان هەیە لەگە یونسکۆ و یونسکۆ خۆشی ئۆفیسەچان هەیە لە قەڵا لە سەرەتای نۆژەنکردنەوەی قەڵا یونسکۆ لەگەڵمان بووە تاکو ئێستا و بەردەوامیش ئالوگۆڕی زانیاری دەکەین و خۆشی نۆژەنکردنەوەی قەڵا لەژێر چاودێری یونسکۆیان ڕۆژانە کە کارەکان دەکرێت بە ڕەزامەندی ئەوان کارەکان دەکرێت. بەڵێ کاگنیات باسی نۆژەنکردنەوەت کرد بە دەرفەت هێزانم ئایا کارەکانی نۆژەنکردنەوەی قەڵا بەکوێ گەیشتووە و چی تری بۆ کراوە؟ خۆتان دەزانن هەموو کارێک پێویستی بە بودجەکی تایبەتی هەیە بە تایبەتی قەڵا چونکە شوێنەوارە و
شوێنێکی زۆریش تایبەتە پێویستی بە بودجەیەکی باش هەیە و بە بودجەیەکی بەردەوام هەیە بەڵام وەکو ئاشکرایە بۆ هەموو کەسێک دوای بڕانی بودجە و شەڕی داعش و پەتای کۆڕۆنا بودجەیەکی وامان لە بەردەستانە بوو تەنها ئەو بودجەیە کە یەکێتی ئەوروپا تەرخانی کردهبوو بڕێک لەو پارەیە بتوانین لە ڕێگای هەڵی کار بتوانین هەندێک خان و شت نۆژەنکەینەوە و هەروەها بە پاڵپشتی کەسایەتی هەولێر بۆ نمونە کاک شێخباس وەکو کەسایەتێکی هەولێر لە سەرەتادا بە گوژمەی 2 ملیۆن دلار پژگیری کردین بۆ تەواوکردنی ژێرخانی قەڵا و گۆڕینی تانچی ئاو و ئامادەکردنی چەند خانووی کە پێشتر پێویستی بە نۆژانکردنەوە هەبوو و بەردەوامین لەوە بۆ نمونەش ئێستاش منارەی مزگەوتی قەڵای هەولێر کە لە ڕوخاندا بوو هەر ئەویش لەسەر بودجەی کەسایەتی هەولێر کاک شێخباس نۆژان دەکرێتەوە و لەسەر بودجەی سەفارەی ئەمریکا لە بەغدا ئەوەی قەڵای هەولێر حەمامی قەڵای هەولێر نۆژان دەکرێتەوە و ئێستاش ئامادەین لە سنتەرێکی مناڵان بکەینەوە ئێستا ئامادەکاریەکان بەردەوامن ئەو سنتەرە هاوشێوەی ئەو سنتەرە گەورەیە کە کرایەتەوە بەڵام بۆ مناڵان چونکە مناڵ پێویستی بە شتی تایبەتە بۆ ئاشنابوون لەگەر کولتوری خۆی و لەگە مێژووی خۆی بۆیە ئێستا ئەو سنتەرە لە ژێر تەواوبووندا ئومێدەوارین بتوانین لە 2 مانجی ئایندەدا یان 3 مانجی ئایندە ئەو سنتەرە ئامادە بکەین و بیکەینەوە. بە هیوای سەرکەوتن و بەردەوامی نهاد خۆجا بەڕێوەبەری کۆمسیۆنی بژانەی قەڵای هەولێر ڕێگەڵمان بووی سپاس بۆ زانیێرەکان. سپاس بەخێر بێن سەر چاوان. هاوڵاتیەکی ئوردونی 7 ساڵە خۆی بۆ پێدانی خواردن بە سەگە بێلانەکان تەرخان کردووە. لە هەفتەیەکدا 6 جار خواردنیان پێدان. هەر گەڕێکی پێدانی خواردنیش 6 کاتژمێری پێویستە. ئەو هاوڵاتیاڵێ ئامانجی گۆڕینی تێڕوانینی کۆمەڵگەیە بۆ ئەو ئاژەڵە بێلانانە کە نابێت ئازاریان بدەن و بیان کوژن. نادر عەبدڕەحیم پێشکەشکردنا خواردنێژی کوچکن لە جادانرە لە شانشینە ئوردونێ بخەوەگرتیە. هەردەما دگە یەکژی جادەیەن مابوونا وان سەیان ئەو لە دۆراوی کۆم دبن چاوێوان لێیە ئیدی ئەو دناوە وان سەیاندا ناسکریە. في هذا الموضوع تغيير نظرة المجتمع السوداوي إلى هذه الحيوانات. ئارمانجا من ژڤی کاری گوهارتنا نارینە جڤاکیە لەسەر سەیەن لە جادان. ئەv ئاژەل لە وڵاتێ me ڕاستی زۆرداریە تێن بەر و ڤاژی ئۆلامە کو ئەم هێشیارکردنە سەردەریەکە باش بۆوان ڕەبکەن. لێ خەلکێ me بەر و ڤاژی vêyekê dikin van ئاژەلان dikujin û jehrê didine wan. Dixwazim nerîna wan û kiryarê wan biguherim. هاي الحيوانات عايشة بيننا بدون قتل ولا عنف. ئەفسەرێ 7 ساڵایە نادر vî karê mirovî dike xwarina wan birêk û pêk amade dike û pêşkêş dike ew ê şûnmayên mirîşk û goşt dide wan bi gotina wî ji dêla ew xwarin bê avêtin sayên li cadan pê têr dibin. بحكي وجبة واحدة يوميا هيك علم الأكل الكلاب لكن Di rojê de yek dane xwarin ji bo wan bes e. Min demê xwe rêk xistiye ku serdana wan bikim û xwarinê bideme wan. مرة كل 3 أيام مخصص وقتي في الأسبوع. Di navbera Nadir û van sayan de peywendiyeke bihêz çî bûye ew bi kiryar hezkirina xwe ji hev re nîşan didin. Bi gotina Nadir biriya dengê wan ew dizane ka ew se birçîne yan na. أنا وأحبائي كثير ناس بتنتقد وبتتنمر ليش أنت بتطعم الحيوانات. Gelek xelk rexna li min digirin. Ku ji bo çi ez xwarinê didim ajalan û mirovan dihêlim. Dixwazim ji wan re bêjim ku xwarina ez didim me van seyan ji paşmayê hingaran e û goştê tê avêtin ku nabe mirov bixwin, ev tê avêtin û em ji nû ve paqij dikin û didine van ajalan. Peyama min ji bo xelkê ew e ku van ajalan neêşînin. خواردنê bidene wan. Xwarina zêde li malê xwe navêjin û bidene wan. بس بالأماكن الفاضية بتعيش عليها الطير. Nadir di hefteyê de 6 caran xwarinê pêşkêşî van sayan dike. Her gereke wî 6 demêjmêran dixwe. Ew dibêje jî ku gerên wî ne tenê eman û dewrûberên wê li xwe digire,
لێبەلێ لە سەرانسەری شانشینە ئوردونی ژبیلی عقبە کۆژبەر دووریە ڕێ خواردنا پێرە تێک دچە لەوما ئەو سەردانا وێ ناوچەی تەنێ ناکە. سپاس کە بینەر و بیستەری بەیانی 24 بوون لە خۆشییا بمێن.